چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 24م گەڕان بە دوای زانستدا. برای ڕێزدار و خۆشەویستم، خوشتی ئازیزم، گەڕان بە دوای زانستدا، فێربوونی عیلم و زانست بەڕاستی دوورت دەخاتەوە لە گوناه و تاوان، چونکە لە خواترسان و تەقوا لەگەڵ عیلم و زانستە دوانەی یەکترین. فاتقوا الله ويعلمكم الله. لخوا بترسێن، خوا فێرتان دەکات، زانست و زانیاریتان فێر دەکات. کەواتە کاتێک کە تۆ فێرە زانست و زانیاری دەبی، لەولاوە تەقوادار و لە خوا ترس دەبی. کەواتە هەوڵدە بە دوای زانستی بە سووددا بگەڕێ، چونکە زانست دەرگا و ڕێگات بۆ ڕۆشن دەکات. بەڵێ ڕێگاکەت بۆ واڵا دەکات و بۆت ڕۆشن دەکاتەوە. خەیر و شەڕ، چاکە و خراپە لە یەکتری جیا دەکەیەوە بە واستە و بە هۆکاری فێربوونی زانست. زانست بەرچاوڕوونت دەکاتن بە دەرگاکان و ڕێگاکانی شەیتان بۆ ئەوەی هوشیار بی و ئاگاداری بی و تێنەکەوی لەو دەرگایانەدا. بەڵێ زانست پێت دەڵێت، بەو کاروبارانت پێ دەڵێت کە چۆن بۆ بەچی تۆ پلە و پایەت لە لای خوای پەروەردگار بەرز دەبێتەوە. هەموو ئەو شتانە زانست فێرت دەکات. بۆیە سوور بە لە بەدەستهێنانی زانست بۆ ئەوەی ببێتە هۆکارێک بۆ دوورخستنەوەت لە ئارەزوو، لە گوناه و لە تاوان و مەعسیەت.